بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم حەڵقەی سوراغی مێژوودا قسە لەسەر کاریگەری زانایانی ئاینی بکەین لەسەر دەسەڵاتی سیاسی و سیستەمی سیاسی دەپرسین ئایا لە مێژوودا زانایانی ئاینی چ کارکردێکیان هەبووە لەسەر سیستەمی سیاسی ئایا زانایانی ئاینی پەیوەندیەکی ڕاستەوخۆیان هەبووە لەگەڵ ئەو دەسەڵاتەی کە کۆمەلگای بەڕێوە بردووە کاریگەریەکانی زانایانی ئاینی کامانن ئایا پێویستە زانایانی ئاینی لەگەڵ دەسەڵاتی سیاسیدا بەڵەیەک بکەن کە زۆر جار کۆمەلگا لێی ناڕازی بێت یاخود گلەی لێی هەبێت ئایا بۆچی تاوەکو دوێنێ زانایانی ئاینی لەناو مێژوودا کاریگەریان هەبەوە فتوواکانیان وە ڕۆڵ و کاریگەری و پێگەیان دیار بۆ لەناو مێژووی سیاسی ئێمەدا لەسەر دەسەڵاتی سیاسی بەڵام ئێستا گلەی ئەوە دەکرێت کە ئەمانە ناتوان هیچ کاریگەری و ڕیفۆرمێ دروستکەن ئەی ڕۆڵی مزگەوتەکان و مینبەرەکان چییە لەسەر پێگەی سیاسی و هەروەها لەسەر ئیسلاحکردنی کۆمەلگا و لەسەر ئیسلاحی سیستمی سیاسی لە هەموو کۆمەلگایەکی جیاوازدا بۆچی تاوەکو دوێنێ زانایانی ئاینی توانیویانە فتوواکانیان کاریگەری لەسەر گوتاری دەسەڵاتێک کە بێت کە کۆمەلگا بڕێوە ئەبا بەڵام ئێستا ئەو کاریگەریە لاواز بووە و نەماوە ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر حسین محەممەد توێژەر لە شریعەتی ئیسلامی دکتۆر کەریم ئەحمەد توێژەر لە فکری ئیسلامی بەخێربێن بۆ ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو دکتۆر حسین پێگە و ڕۆڵی زانایانی ئاینی لە مێژوودا ئەوەی کە باسەکرێت زیاتر تەمان کە ئێمەڵین مێژوو زیاتر یاخود زانایانی ئاینی زیاتر تاریخی ئیسلامیە بە شێوەیەکی گشتی ئەو کاتی دەسەڵات و سیستەمی سیاسیە بووە چ ڕۆڵێکیانە بۆ زانایانی ئاینی لەسەر دەسەڵاتی سیاسی و سیستەمی سیاسی تاوەکو ئەو سیستەمە ئیسلاح بکرێت بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سپاسدانەکەین بۆ ئەم بەرنامەیە لە ڕاستیە ئەگەر سەیری سیستەمی سیاسی ئیسلامی کە خۆی ئەبینێتەوە لە خلافەی ئیسلامیە سەیری خلافەی ئیسلامی بکەین لە هەر لە سەرەتای ڕاشیدینەوە هەتاوەکو بڵین ئەم ئەواخیری ڕوخانی دەوڵەتی عوسمانیش ڕۆڵی زانایان ڕۆڵێکی گەورە بووە و پێگەی زانایان پێگەیەکی دیار بووە هەمیشە و موسسەیەکی گەورە بووە لە بەرامبەر دەسەڵاتە یعنی زانایان کە تەمسیلی قەزا و فتوا و ئەمانەیان کردووە و ئەو پۆستیان بەڕێوە بردووە و ئەو پرۆسەیان لە ناو کۆمەلگایە بەڕێوە بردووە لە بەرامبەر دەسەڵاتیان بووە یعنی چۆن خەلیفەکان چۆن ئەمیرەکان چۆن دەسەڵاتیان بووە ئەو زانایانش ئەوەندە قەدریان لێ گیراوە لە ڕێی ئەو خەلیفە و دەسەڵاتدارانەوە تەنانەت زۆرجار یعنی هەڵەی حاکم و دەسەڵاتدارانیان ڕاست کردوێتەوە و وتوانیویشیانە خەڵک هاندن خەڵک جۆشکەن لەسەر هەڵە و کەم و کووریەکان بەڵام طبعا تاریخ و مێژووش خاڵی نییە لە هەندێ کەم و کوڕی و نوقسانی و بێڕێزی بەرامبەر بە ئەو پێگە و ئەو سەنگی کە زانایان هەیان بووە بەڵام بە شێوەیەکی گشتی بەڕاستی زانایان ئەتوانین بڵین جێگەی ڕێز و تەقدیر بوون چەندین جار زانا هەبووە یعنی بەرامبەر حاکم و دەسەڵات دۆستاوەتەوە توانیویەتی ڕێگری بکە لە زۆر فتوا لە زۆر ئیش لە زۆر غەڵەت ئەنی تەنانەت ئێستا بوون لە سەردەمی سەلیمی یەکەمی دەوڵەتی عوسمانی کە زۆریش کۆن نییە نەخێن شێخ الئیسلام کاتێک کە ئەبیستێ بڵین خەلیفە قەرارە دەرەکا کە ئاڵێ بێ هەرچی لە ئەستەمبوڵە لە ئەدیانی تر لە مەسیحی و یەهودی و ئەوانە ئەبێ بێ یا موسڵمان ببن یان ئەبێ ئێرە چۆڵکەن بەهۆی ئەوەیە کە هەندێ پشەوی ئەنێنەوانێ بە تایبەت جوولەکە لە ئەستەمبوڵان هەندێ پشەوی ئەنێنەوە خەلیفە تووڕابێ و زۆر تووڕە ئەبێت ئیتر قەرارێکی وا دەرەکە ئاڵێ ئەبێ هەرچی جوولەکە و مەسیحیە یان موسڵمان بێت یان ئەستەمبوڵ بەجێ بێڵە کاتێک کە شەیخ الئیسلام ئەمە ئەبیستێ سەلیمی یەکەمیش مەشهور بە بەحیدە و توندی و ڕەقی لەگەڵ خەڵکە یعنی تۆزێک تند بووە کە ئەمە بیستێ هەستەکە کەس نییە بەرامبەر ئەم بڕیارەی خەلیفە بوەستێتەوە خێرا جوبەکەی لەبەر ئەکات و ئەچێ بۆ لای خەلیفە ئەڵێ بیستومە شتێکی وا قەرارێکی وا دەرکردووە ئەویشەڵێ بەڵێ وەڵا زۆر کێشیان بۆ دروستکردوین و مەشاکلیان دروست کردووە و منیش نامەوێ بەڕاستی لە هەموو شوێنێکا کێشە هەبێ لە ئەستەمبوڵا هەبێ ئەو کێشانە ئەویشەڵ ئاخر ئەوە شتێکی ناشەرعیە خوای گەورە ئەفەرمێ لا ئیکراهە فی الدین زۆرکردن نییە لە دینا تۆ چۆن ئەتوانی زۆر بکەی لە خەڵک بێ موسڵمان بێ و ئەوانە ئیتر زۆر مناقەشە و جیدالیان ئەبێ تەنانەت سەلیمی یەکەم زۆر تووڕە ئەبێ ئەڵێ تۆ بۆ ئەوەندە دەست دەخەیتە ئیشەکانی منەوە ئەڵێ
چۆن دەست ناخەمە ئیشتەوە ئەوە ئیشی منە کە کەوتە سەر ئیشی من ئیشی خۆمەکەم ئەڵە باشە ئەگەر من بە قسەت نەکەم چیەکەی ئەڵێ فەرمانەکەم فتوا دەرەکەم بە خەلعی سوڵتان فتوا دەرەکەم ئەم سوڵتانە هەر شەرعی نییە و لە بەرەوەی مخالفەی شەریعەتی کردووە یەکێکی تر هەڵبژێرن ئیتر ئەڵە باشە کاکەوە ڕازی بووین و پەشیمانە بێتەوە لە قەرارەکەی لە تاریخ و مێژووی ئیسلامیە زۆر شێوەی ئاوا ئەبینین لە ڕێز و عولەما و تەقلیدی عولەما و تەنانەت ئیمامی مالک کە چەند نمونەی بەرجەستە هەیە کە لەو سەردەمانە ئیمامی مالیک ئیمامی ئەحمەد لە دوا فیتنە کە چەند ڕێزیان لێ گیراوە زۆر ئەئیمەی تریش کە ڕێز لە فتوا و قسەکانیان گیراوە حسابیان بۆ کراوە کاریگەریان زۆر بۆ لەسەر دەسەڵات. بەڵێ سپاس دکتۆر کەریم ئەوەی کە زیاتر ڕەهەندێکی فکری وەربگرێت ئایا لە ڕووی فکرەوە ئەمە لە ناو فکری سیاسی ئیسلامیە هەیە کە پەیوەندیەکی هارمۆنیکی یا ڕاستە و خۆ لە نێوان دەسەڵاتی سیاسی وەک ئەوەی مامۆستا باسی کرد مفتی یاخود مامۆسایانی ئاین یاخود ئەو زانایانەی کە لە ئەدەبیاتی سیاسی ئیسلامیە ئەو کترێ قلوبی خەڵکیان بەدەسە و کاریگەریان یعنی ئەکرێ ئەم پەیوەندی حاڵەتێکی ئاسایە بێ هەبێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا سباستانا كم بون برنامج طبعا من لروي تيوري وبابلين من حيث المبدأ وكو عربي وتريا أنبياء وكو بيغمبر فرمى صلى الله عليه وسلم علماء ورثي أنبياء مكلف بون بوي كأخوا درب كبيامي أخوا بقيانا بخلقي ونشترسن لخلقي وكو درباريانا فرمي الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا. أما الباس بيغمبرانا طبعا علماء بحكم كورسو جيغري أنبيان أبي بهمان رول هلبسن إيشو كاريان قاندني حق بخلقي و ئەگەر تەنانەت لەسەر حق کۆمەڵێ ئەدای شەرعی و ئاینی یاخود ئەوەی کە ڕەهەندە سیاسی و بەڕێوەبردنەکەشە ئیداریەکەش دکتۆر حوسێن کۆمەڵێ نمونەی هێنا کە مەسائلی با بڵێن عەقایدی بوون علاقەی بە حورێتی خەڵکیەوە بوو پەیوەندی بە حورێتی اعتقادەوە هەبوو پەیوەندی بە سیاسەتی دەوڵەتەوە هەبوو مفتی پەیوەندیەکە خودی پرسیارەکە ئەبێ بهەبێت پەیوەندیەکە زۆریش با بڵین زۆر عزویە زۆر بەقوەتە چونکە وەک پێغەمبەر فەرمێ یعنی ئەو دوو چینە چینی ئومەرا و چینی عولەما سەلاح و هینی سەعادەت و بەختەوەری گەل لەسەر سەلاح و ڕاستی و دروستی ئەو دوو چینەیە کە چینی وەکوە فەرمێ صنفان إذا صلح صلحت الأمة وإذا فسد فسدت الأمة العلماء والأمراء دوچين أجر باش بن ملت باش بيا أجر خراب بن ملت خراب بيا يعني جهتي كان كده صلاة سياسية أموري سياسي خلقي بريوبا أموري إداري خلقي بريوبا جهتي تريشيان كعلماء دينا مسائل أخلاقي مسائل ديني مسائل اجتماعي أمستانا بياني أيني یا مامۆستایانی ئاینی زانایانی ئاینی ئاراستەیەکەن لەبەرەوە پەیوەندی یعنی پەیوەندی مەفروضە تەواوکەر بێ پەیوەندی نێوان دەسەڵات و زانایانی ئاینی پەیوەندێکی تەواوکاری بێت بە هەردوو لە ئیش بکەن بۆ بەختەوەرکردنی ملت و بۆ فەرهەمهێنانی با بڵێن پێداویستەکانی خەڵک. ئەوەی تۆ مەبەستەوە هێڵێ ئەمە بۆ کۆڵی ڕیفۆرم یا بڵێن ئیسلاحە لە ناو کۆمەڵگا و لە سیستەمی سیاسیە يعني وكو إصلاح أما أكريد ياخد أوان أكريد توجيهاتي جدا هيني هي بابلين بواري خوي هي مثلا بيغمر فرمي من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك ضعف الإيمان. طبعا هركس يك منكر كبينة فرمي بيقوري أما كي لا بيشترك بو إشالسي طبعا ده صلاة دار دواي ده صلاة دار كي هنا كي لبيشترى علماء حتى إمام شافعي فرمي أجر خلقي إمامي أنما إمامي سياسي أنما خليفة أنما كي إمامي أنا علماء إماما رولي علماء رولي كي سركية أما تجور رولك أبينا بابلين تواوكارية يا برهلسكارية يان رين ماي كردنا يان بابلين جوري رولك لكاتيك وبو كاتيكتر لسردميك بو لكسيك وبو كسيكتر لظروفك بو ظروفيكتر لسيستميك وبو سيستميكتر أقرت أو كاتا أو زانانا أجر زانا حقيقي بن
ئەگەر لەو بابەتە بن کە خۆیان بە وەرسەی ئەنبیادا ئەنێن ئەگەر لەو بابەتە بن کە هەست بە مەسئولێتی خۆیان بکەن و دەرک بە مووقعی خۆیان بکەن پێگەی خۆیان لە کۆمەڵگەدا خۆی بەداخۆیان ئەمڕۆکە زۆرێک لەوانە دەرک بە پێگەی خۆیان ناکەن. دێمە سەر ئەو تەوەلانە دکتۆر حسین ئەو گۆڕانکاریە چییە لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکتر پەیوەندیەکانی نێوان زانایانی ئاینی کە ئەڵێ لە سەردەمێ دکتۆر هەڵبەت مەبەسی ئەوەی لە ڕابردوو لە مێژوایەوە بۆ ئێستاوە بۆ ئایندەش یعنی ئەو گۆڕانکاریانە چییە کە دروسە بێ لە پەیوەندیەکانی نێوان علەما و زانایانی ئاینی لەگەڵ دەسەڵاتی سیاسیە ئەو گۆڕانکاریانە خاڵەکە جەوهریەکانی لە شوایەکە بێتەوە کاری دروست بوونیە. ڕاستیە زانایان زانای ڕاست و حەقیقی بەڕاستی زۆر کۆمەڵە پەیوەندی و علاقەی کەمیان بۆ لەگەڵ دەسەڵاتە ینی زانایان کەمتر خۆیان داوە لە قەرەی دەسەڵات چونکە بەعام ئەگەر سەیری مێژوو بکەین کەم زۆر حاکمی عادڵ و دەسەڵاتداری تەواو عادل و زۆر نزیک لە عەدالەتی میسالیەوە کەم بووە بۆیە کەمتر ئەبینین زانایان نزیکی دەسەڵات کەوتنەوە بە شێوەیەکی ڕوونتر دکتۆر بۆی بینە ڕوون بێ کە کەمتر خۆیان لە دەسەڵاتداوە لەوەی دەسەڵات وەرگرن یاخود وەزیفەکەیان کاریگەری کەمتر بووە لەسەر دەسەڵات نەخێر مەبەستەوەیە کەم یعنی نەچوونەتە نزیکی دەسەڵات و گوێی لێ بگرن و کارەکانی بۆ جێبەجێ بکەن و ترساون لەوەی کە دەسەڵات فتوایەکی ناڕێکیان پێ دەرکا ئیشێکی ناڕێکیان پێ بکە والحاصل شتێکی وەکو بڵی عادەتەن زانای ئاینی تەمسیلی هەموو خەڵکەکە بەڵام حاکم و دەسەڵات تەمسیلی هەموو خەڵک ناکەن خەڵکێک هەیە حەزی پێیانە خەڵکێک هەیە ناحەزیانە زانا پێویستە زانای ئاینی لە مەسافەیەک بوەستێ کە جمهورەکەی هەمووی بێ جمهوری یعنی هەموو لا جمهوری بن هەم جمهوری دەسەڵات هەم بڵین معارەزەی دەسەڵات و ئەوانەی کە ناحەزی دەسەڵاتن ئەگەر نەچین زۆر لا نەدەین لە بابەتەکە پەیوەندی گۆڕانکاری لە پەیوەندیەکانی نێوان زانایان و دەسەڵاتە بەهۆی ئەگەڕێتەوە بۆ یەکەم بۆ دینداری زۆر جار هەبووە یعنی زانایانی کۆن ئێستاش تەمان هەر هەنمە بەسمانەوە نییە کە ئێستانین بەس زانا گەورەکان زۆر دیندار بوون زۆر لە خواناز بوون زۆر ترساون لە دەرکردنی فتوای ناشەرعی و نادروست و زۆر خۆیان پاراستووە حتا کە دەسەڵاتەکەشی خۆیان بووە زاناش هەبووە جلی جوندێتی لەبەر کردووە کە زانیوێتی حاکمەکە عادڵە زانیوێتی بڵین خەلیفەکە خەلیفەیەکی شایستە و لێ هاتووە ینی بە اعتیقادی خۆی لەوانەیە ئیمامی زوهری کە یعنی گەورەترین محەدیثی بڵین پێش بخاری و مامۆستای بخاری و مامۆستای تەنانەت زۆرێک لە تابعین بووە کە زانیوێتی بڵین عومەری کوڕ عەبدولعەزیز و باوکی و ئەوانە کە پیاوی لێ هاتوو شایستە بوون پاڵی داوەتە بەر دەسەڵات و دەوڵەت و زۆریش ڕێزی لێگرتوون و زۆریش ڕێزیان لێگرتووە بەڵام زۆرتر کاری زانایان لەگەڵ دەسەڵاتە نوسح و ئامۆژگاری بووە ینی زانایان بەڵێ ئامۆژگاری زۆر ویستویانە زۆر جار زانایان کە یەک تۆز نزیک بوونەتەوە لە دەسەڵات ویستویانە نوسح بکەن بەڵام بەڕاستی دەسەڵاتدارانی جارانیش بە ئینسافتر بوون ینی ڕێزی عولەمایان زۆر لێ زیاتر بووە ینی چەندین خەلیفە سەدان خەلیفە کە هەبوون بڵین ئەمیر پاشا یەکەم جار کە هاتوونەتە شارێک پەیوەندیان بە والیەوە کرد بە عالمەکانەوە کردو بە زاناکانەوە کردووە داوای نەسیحەتیان لێ کردوون عومەری کوڕ عەبدولعەزیز نامە ئەنێرێ بۆ یەکێک لە زاناکان ئەڵێ نەسیحەتم بکە ئەویش بە فرسەتی ئەزانێ کە خەلیفەیەکی ئەمەوی عومەری کوڕ عەبدولعەزیز و باو بنە ماڵەکەی تەبعاً بەشێک لە گلەییان لەسەر بووە لە دەسەڵاتە بە فرسەتی ئەزانێ ئەڵێ خەڵکی چاکدانێ لە شوێنی چاکە ئەوە گەورەترین نەجاحەتی تۆیە هیچی تر مەکە بەس ئەوەنە لە یەک دێڕا نەسیحەتێکی زۆر جوانیەکە ئەبوو جەعفەر کە هێتە مەدینە داوای ئیمامی مالیکەکە و عەفو بڵین هاڕون ڕەشید و کۆمەڵە خەلیفەکە بڵین هەر جارێ هەر کامێکیان هاتە بێتە مەدینە داوای ئیمامی مالیکی کردو و ئیمامی مالیک داوای نەسیحەتیان لە ئیمامی مالیک کردو ئیمامی مالیک نەسیحەتی کردوون و ئامۆژگاری کردوون و تەنانەت زۆر ویستوشیانە یارمەتی زانایانیش بدەن بەڵام زانایان زۆربەیان ینی قبوڵی هیچ هەدایە و عەتای ئەم مەلیک و خولەفا و ئەوانیان نەکردووە و تەنها ئیشیان ویستویانە نوسح و ئامۆژگاری بێ بۆیە ئەگەر ئەمە بە دیوێکی ترا ئێستا گۆڕانکاری بوو بێ
يعني هەستی پێ ئەکرێ لە لای هەندێک لە زانایانی ئەم سەردەمایەکە یعنی وەکو بڵین ئەو تەقوا و ئەو ئیمان و ئەو هەست و سۆزە زعیفترە طبعاً ولو هەیشە یعنی ئێستاش کۆمەڵە زانا هەر خەریکی نوست خاڵێکی زۆر گرنگە دەستخۆش دکتۆر کەریم ئەی وەکو ئەو لە ئەخیری پرسیارە وەڵامەکەی ئەوە من ئەوە یعنی ئایا بۆ خۆی خودی هێزی زانایان لە ڕووی تەقوا و وەرع و خواناسی و پەیبردن بە عیلم و قوڵبوونەوە و ئەندازەیەک خۆ دوورگرتن لە هەندێک شت کە بێتە کاریگەری خراپ لەسەر ئەمە بۆ خۆی کاریگەری لەسەر زانایان هەیە بۆی دەسەڵاتی سیاسی جوان لێبگرێت یاخود ئەوە چییە لە دوێنێ دەسەڵات وەکو خۆتانەوە نمونانە باسەکەن و دکتۆر ئاماژەی پێ خەلیفەکان و دەسەڵاتدارەکان بەرپرسەکان جوان لە زانایانی ئاینی گرتووە بەڵام ئێستا و جۆگرتنە نەما و کاریگەریە نەماوە خۆی زانایانی ئاینی لە کۆنا تەمەن وەکو دکتۆر حوسێن فەرمووی یعنی وەرعێکی زۆریان هەبووە لە نزیک بنەوە لە سەڵاتین لەگەڵ ئەوەی کە سەڵاتنی ئەو سەردەما پاشانی ئەو سەردەما خەڵکانی دیندار بوون خەڵکانێک بوون زوڵمی ئەوان قیاس ناکرێ بە زوڵمی ئەمانی ئێستا یعنی زۆر کەمتر هین بوون و دینداریش بوون و دژایەتی دینیان ناکرد و با بڵێن زۆر زوڵمان لە خەڵکی بەو شێوێ ناکرد ئەم ئەجزەی مراقەبە و ئەم جۆرەشتانیان لەسەر خەڵکی نەبوو زوڵمەکانیان لە ئاستێکی دیاریکراوە بوو مەگەر تاکە نەبێ زۆر لە مێژووە باسی ئەوە خەلیفە هەبوو ئەوەندە کوشتاری کرۆنە دەسەڵاتی وابوو تەنانەت لەگەڵ زانایانی ئاینیشا بۆ خۆی کێشە و گرفتیە بووە لەسەر هەندێک مەسائیلی ئەوانە هەن لە تاریخی ئیسلامی بەڵام زانایان موقفیانە بۆ بەرامبەریان ئێستا مەسەلەن تۆ دەربارەی حەجاج عەبدولمەلیکی کوڕی مەروان کە هین بۆ زانایان سێ زانای گەورە عامری شەعبی و عەبدوڵای کوڕی مطەڕف و دانێکی تریان ستا بیرم ناکەوێت سێ زانای حەسەنی بەسری سعیدی کوڕی جوبەیر حەسەنی بەسریشیان لەگەڵ سعیدی کوڕی جوبەیر ئەو سێ من هێنە ئەو سێیە هەلوێستی نەکرد هینیان کرد لە شۆڕشەکەی عەبدوڕەحمان کوڕی ئەشعەث هینیان کرد بەشداریان کرد زانان وەکوتم یعنی وەرەیان کردووە لە نزیک بوونەوە لە سوڵتان بۆی کە با بڵێن مەغرایەتی سوڵتان تەسیریان تێنەکات بە هەدایا و بۆ بیان خەنەژێر کاریگەریەوە بۆی نەتوانن قسەی حەق بڵێن یعنی لەو زۆربیان یا هەندێکیشان هەبوون ترساون لەوەی کە هەندێک یعنی هەندێک کەس ممکنە شخصەتی زعیف بێ ممکنە نەفسیەتی نزم بێ بەڵێ علمی هەیە بەڵام بۆیە شخصەتی زعیف بێ نەفسیەتی نزم بێ بکەوتە جێر کاریگەریەوە لەبەر هەوڵیاندا ئەو ڕێگایە تەسکەنەوە بەڵام لەگەڵەوەش زانای زۆر هەبووە زۆر دەستی خستوۆتە سەر لەسەر هیچ شتێک بێدەنگ نەبووە وەکو سێ نمونەی هێنامانەوە مەسەڵەن عەزی کوڕی عەبدولسەلام مەسەڵەن لە تاریخی ئیمام شافعی و پێشتر ئەبوو حەنیفە و پێشتریش موقفی ئیمام مالیک هەر لە هەمان سەردەما ئیمام مالیک و زەیدی کوڕی عەلی و ئەمانە هەمووی عولەما بوون و دەوریان هەبوو ڕۆڵ ئەمانە کۆمەڵێ نمونە و ئەزمونن بەڵام ئایا بۆ خۆی خودی شەریعەت و تەنانە ئەوەی لە فکری سیاسی ئیسلامی شایە تا چەند جەختکردنەوە لەوە هەیە کە وەکو فەرزە یاخود ئەمە حاڵەتێکە و ئەبێ نەک حاڵەت هەر ئەبێ مەفروض وایە سیستەمی سیاسی و دەسەڵاتی سیاسی گوێ لە زانایانی ئاینی و گوێ لە مفتیەکان و گوێ لەو پیاوانە بگرن کە ئەیانەوێت لە ڕێگەی ئیلهامە پیرۆزەکانەوە بتوانن ئیسلاح و ڕیفۆرم دروستکەن لە ناو سیستەمی سیاسی ئایا ئەمە هەر بۆ خۆی کۆمەڵە بنەمای چەسپاوی هەیە نا بەتەکید چۆن خوا سبحانه وتعالى فەرمێ يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله وإلى الرسول لشون ترى فرمي لعلمه الذي ولو ردوه إلى الله ورسوله وإذا سمعوا شيئا من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الله وإلى الرسول لعلمه الذين يستنبطونه منهم ولشون ترشى فرمي ولولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليه يعني ليرى رولي مامساني آيني زاناني آيني لا مبوارة كان درخا يعني بو خوي أم بيونديانا بنما يشي كونكريتي هي أي شون أحاديث بيغمبر زور صلى الله عليه وسلم لسر علماء رولي علماء كرولي تشيبين لنا كومالقات لتوجيه كرني الدين النصيحة قلنا لمن يا رسول الله قال لله ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم أئمة المسلمين يعني أمراء كان قريتو كي شيء لا بيشتري بوي نصحان بكات بالتأكيد
زانایانە. ئەگەر ئەمەوە هینی پرسیارەکەی پێشوم نەبێ بۆ دوێنێ گوێ لە زانایان گیراوە کاریگەریانە بووە لە سەردەسەڵات و سیستەمی سیاسی بۆچی لە دوای ئەوە ئەمە خۆت وتت لە وەڵامەکەی پێشوە گۆڕانی بەسەرایەت و ئەمە ڕوونە عیلەتەکە لەکوێ لەگەڵ گۆڕانی سیستمی سیاسیە ئێمە گەر باسی تاریخی زانایان بکەین لە کۆن و نوێ مثلەن ئێمە ئەزانین لە دوای ڕوخانی خلافەی عوسمانیەوە ئەلمانیەت حاکم بووە ئەلمانیەتیش لە ژێر با بڵێن لە ژێر چاودێری غەربا بووە لە مصرە ساڵی سەرەتای سەدەی بیستیانی ساڵ 1900 ئەوانە ئینگلیزەکان بینیان هەرچی مزاهرات دەرەچێت لە مصرا هەمووی لە زەرەوە دەرەچی هەموو سەرچاوکە زەرە هاتن بۆ ئەمە بەرنمەیەکیاندانە چۆن کاریگەری ئاین لەسەر خەڵکی کەم بکەنەوە و چۆن پێگەی زانانی ئاینی لەناو خەڵکیە کەم بکەنەوە ئەمە لەوەتی سیستمی سیاسی گۆڕا بە سیستمی ئەلمانی هەوڵ و کاریان ئیشیان لەسەر ئەوەیە کە ڕۆڵی زانانی ئاینی کەم بکەنەوە چونکە کاریگەری زانانی ئاینی لەسەر کۆمەلگا ئەزانن چەند کاریگەریان هەیە لەبەرەوە بێوچان هەوڵیاندا بۆی ڕۆڵی زانانی ئاینی کەم بکەنەوە و طبعا دنلۆپ و کرۆمەر وەمانە پێکەوە کۆمەڵە سیستمیاندانا بۆی ڕۆڵی زانانی کەم بێتەوە و لەوانە مەسەلەن تەمینکردنی مزگەوتەکان و دانانی شروطی زۆر بۆ ئیمام جمعەکان و دانانی حتا مەسەلەن یعنی بۆ خۆی ئەمە کارکردەکانی دەرکە و دیاریە یعنی ئەتوانین ئێمە هۆکارەکان بخینە ئەسوێەوە ئەم سەردە تاریخێتەوە باسێک ئەم سیستمە سیاسی ئێستا سیستمێکە ناوێ پیاوانی ئاینی ڕۆڵی خۆیان ببینن و ناوێ ئاین ئەساسن ناوێ ئاین ڕۆڵی خۆی ببینێ لە کۆمەلگا ئەگنە ئاین هێزێکی زۆر کاریگەرە هێزێکی زۆر کاریگەرە ئەگەر یعنی ئەتوانێت ئینسان وا لێ بکات دەسەمۆی بکات بەرامبەر هەموو ستەمێ ئەتوانێت واش لێ بکات بیا بەگشت دار و بەردە. بەڵێ سپاس دکتۆر حسێن ئێستا تاکە مینبەرێەوە تاکە شوێنێەوە تاکە مەرکەز و سەکۆیە کە هەبێ مزگەوتەکانە بەدەست زانایانی ئاینیەوە ئێمە ڕاستێن باسی کۆمەلگای کوردی بکەین لە هەموو کۆمەلگایەکە ڕاستە لە کۆمەلگاکانی ترە دانیشگای ئیسلامی و زانستگای ئیسلامی و شوێنی کە هەیە حوجرەکانەیە شوێنی کە بەڵام ئەوەی کە مینبەرێکی ڕاستە و خۆی و پەیوەندیکردنە لەگەڵ جەماوەرە مزگەوتە ئەی مزگەوت چ ڕۆڵێکی و وەزیفەی مزگەوت چییە بۆی کاریگەری هەم لەسەر سیستەمی سیاسی بکە لە ڕێ ئەو ئیسلاحاتانەوە کە لە مامۆسایانی ئاینی لە ڕۆژانەوە نوێژەکانی هەینی و مناسەباتەکان بڵاویەکەنەوە بۆ تەنانەت ئەمە بۆ کۆمەلگاش بەڵام ناوبڕێوەرەگەم دوای ناوبڕەکە وەڵامیان پرسیارم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە پرسیایی پێگە و ڕۆڵی مزگەوتەکانم کردیسە تاکە مینبەرێک یا کەناڵێکی زۆر نزیک لە خەڵکەوە و ئەوەی کە خیتابێکی عامی تیاوێ مینبەر و سەکۆی مزگەوتەکانە ئەمانە چ کاریگەریەکیانێ لە ڕاستیان مزگەوت دیوارێکە و کۆمەڵە دیوارە چوارچێوەیەکی هەیە ئەگەر خەڵکانێک تایە کاریگەری دروست نەکەن مزگەوت وەکو هەموو مؤسسەیەکی تر وایە بەڵام لە ڕاستیە ئەگەر ڕۆڵ و مافی خۆی پێ بدرێ و حەقی پێ بدرێ مزگەوت مؤسسەیەکی زۆر گەورەیە مزگەوت مؤسسەیەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە هەموو ڕووەکانەوە ئەتوانین بڵێن ئەتوانێت کاریگەری دروستکات لە ناو کۆمەلگا لەسەر کاریگەری هەبێت لەسەر سیستەمی سیاسی لەسەر هەموو شتێک کە لە وڵاتە ئەگوزەرێ بەڕاستی بەڵام خۆی ئەبێت تەنزیمی ئەو مؤسسەیە بکرێ ئەبێ ڕێک بخرێ ئەبێ خزمەت بکرێ ئەبێ ئەم مؤسسەیە گەورە ڕابگیرێ ڕێزی لێ بگیرێ بەداخەوە یانە تەنزیم چی ئێستا زۆر جار دەسەڵات ئەوێک بۆ نمونە هەر لە مێژوو شاوا بووە یعنی باسی لە ڕێخستی مزگەوتەکان کردووە ئەو دیسپلین و ڕێوشێن و پێدراوانەی کە خۆی ویستوێتی بۆی دانەوەکو دکتۆر کەریم کە ئەو نمونەیە ناوەتی لە سەرەتای 90ەکان کە کاتێ زانیان کاریگەری مامۆسایانی ئاینی لەسەر شۆڕشەکان و لەسەر ناڕزایەتەکان و لەسەر خەڵکەیە و داوای گۆڕانکاریە دەسەڵاتەکەوە ئیسلاحەکە هاتن چیان کرد ڕۆڵی مامۆسایانی ئاینیان سنووردار کرد بە پێچەوانەشەوە یعنی یا هەروەکو ئەو ڕۆڵی مزگەوتەکانیش بە هەمان شێوێ زۆر جار ئەوەی کە ئەوترێت ئەبێ ڕێک بخرێەوە ئەوەشی لە ڕابردووە بۆ بینراوە لە ساڵانی ڕابردووە ئایا ئەم ڕێخستنە چۆنە میکانیزمەکە ئەبێ چۆن لە ڕاستیە
نابێ ئەو من باسی ئەو تەحجیمە ناکەین کە بڵین دەسەڵاتێک لەبەر مەیلی خۆی لەبەڵ پێداویستی خۆی لەبەر حەزەکانی خۆی لەبەرەوەی کە ڕەخنەی لێ نەگیرێن ڕۆڵی مامۆستایان یا ڕۆڵی مزگەوت پەت بخا مەبەستم ئەوە نییە مەبەستم لە تەنزیم و ڕێخستن ئەوەیە کە ئەبێ بەڕاستی تۆ زانای باشی بۆ پێ بگەێنی ینی ئێستا بەداخەوە ینی ئێمە لە زۆر وڵات خۆشمانە ئەبینین موسسەیەک نییە مامۆستا بەرهەم بێنێ مەلا بەرهەم بێنێ ینی بەداخەوە ئێمە لەگەڵ ڕێز و تەقدیرێکی زۆرمان بۆ زۆربەی مامۆستایان ئەبینین کۆمەڵە مەلای زۆر ناشایستە هەن ینی کە ئەو قەدر و ئەو پێگەی مامۆستایانی ئاینێ لە کەدارەکەن ینی من مەبەستم ئەوێ یەکەم ڕۆڵی کە تۆ ئەتەوێ مزگەوت ڕێک بخەی ڕۆڵی مزگەوت وەکو موسسەیەکی گەورە ئەبێ سەیرەوە بکەیت کە مزگەوت موسسەیەکە پێویستی بە خزمەتە کاکە چ دائیرەیەک ڕۆژی 100 کەس و 200 کەس هاتوچۆیەکە چ دائیرەیەک جومعان 1000 کەس و 2000 کەس ڕوویتەیەەکە ئەمە بەڕاستی پێویستی بە هەڵوێستە هەیە پێویستی بە گرنگیدان هەیە بەڵام حەز ناکەی ئەم ڕۆڵە لاوازە زۆر لاوازە ئەزانین بۆ لاوازە لەبەر ئەوەی هەم لە هەموو ڕۆکانەوە تێکەڵ و پێکەڵەیەکە کە زۆر ئەو حەقە فەوتاوە لەو بینە یەکەم بۆ نمونە مامۆستای باش بەرهەم ناهێنرێ دووهەم مزگەوت وەکو موسسە خزمەت ناکرێ وەکو شتێکی تەنها شوێنی نوێشکردن سەیرەکرێت کە خەڵکێک ڕۆژانە خەڵکێکی پیر خەڵکێکی پەکەوتە خەڵکێک کە هیچ ئیشێکی نییە بچێت لە مزگەوت نوێژەکان خەڵوازان مزگەوت ئەبێ لە ڕاستیان مزگەوت شوێنێکی شوێنی ئەوەی کە لە شارستانێتی ئیسلامیە سەیرەکەی کاتی خۆی زۆربەی ئومورەکان لە ناو مزگەوتە بووە ینی ئوموری سیاسی کۆمەڵایەتی ئوموری ئاینی مناسەبات یعنی لە ناو مزگەوتەکانە ڕێک خراوە لە وڵاتی خۆشمانە وڵاتی یعنی کەلەم حەزارەتی ئیسلامی لە هەموو شوێنەوەی کە دەستی گەیشتوێت بەڵێ طبعا لە دێهات و لە شارەکانی خۆشمانە جاران تەنانەت سڵحێک کە بووە زۆر جار لە مزگەوت تاکراوە مزگەوت طبعا لە عالەمی ئەمڕۆیی هاوچەرخا طبعا ئەبێ لە سیستەمەکانە لە ڕووی ئیداریەوە گۆڕانکاریەک کە دروست بکرێت لە ئەرک و پێگە و ڕۆڵی مزگەوت ئاساییە بۆ نمونە تۆ ئەتوانی لە ناو لەباتی ئەوەی کە زانکۆیەک لە ناو مزگەوت هابێ ئەتوانی زانکۆیە دروستکەی لە تەنیش مزگەوتەوە یا مزگەوتە دروستکەی لە ناو زانکۆیەکە ینی ئەکرێ موسسەی تعلیمی بۆ نمونە خزمەت بکە بەڵام لە دەرەوەی مزگەوت بەڵام وەکو ئەوەی کە ئێهمال بکرێ و ئەو قەدر و ڕێزە هەستی پێکەین بە ئاشکرا کە زانین ئەو ڕۆڵە ئەو حەقا لە مزگەوت سێنرێەوە دێمە لاو بە تایبەتی کە تۆ باسی ڕۆڵی مەلا کرد بزانم ئەو بنەما بنچینەیانە کامانن کە پێویستە یا ئەو تعریفە تەواوە چییە بۆ مواسەفاتی مامۆسایەکی ئاینیە مەلایەکە زانایەک بکرێ بەڵام با بچمە لای دکتۆر کەریم دکتۆر تۆ لەسەر ڕۆڵی مزگەوت ئیزافەیە کتە بوو ئەوەی کە دکتۆر باسی کرد بەتاکید ڕۆڵی مزگەوت ینی لە هەموو ڕێک کاریگەری مزگەوت لەسەر تاک لەسەر کۆمەلگا لەسەر گەڕک لەسەر شار لەسەر وڵات لەسەر ڕسمی سیاسەتی وڵات ئەمانە لە تاریخ تا چەند مفەکیری ئیسلامی مفەکیرەکان جەختیان لەسەر ڕۆڵی مزگەوتەکان کردوێتەوە بۆ ئەوەی کە نەشری ئەندازەیە فکرێکی ئیسلاحخوازی و ئەو فکری کە ئەبێ ئاینی پیرۆزی سەم لە ڕێی مینبەر و سەکۆی مزگەوتەکانەوە بگەێنێت تا چەند ئەوان جەختیان مفەکرین پێغەمبەر خۆی صلی الله عليه وسلم خوا خۆی لە قورئانە چۆن باسی مزگەوتەکە فی بویوت ئەذن الله أن ترفع ويذكر فيها اسمه فيه رجال يحبون أن يتطهروا لا پێغەمبەر خۆی یەکەم هەنگاو کە یەکەم شت کاتچێتە مەدینە پێشەم شتێ پێشەوەی خان و بۆ خۆی یا داڵدەیەک بۆ ئەسحابەکانی هین بکە چێ مزگەوت دروستەکە خۆمە طبعا دەوری ئەمە بنەمای فکریە مزگەوت ڕۆژی 5 جار خەڵکی تیاکۆ بنەوە ئەگەر بتوێ ڕۆڵ ببینی لە مزگەوتە ئەگەر دەسەڵات بێوێ لە ڕێ مزگەوتەوە گۆڕانکاری بکات تۆ هەموو فەرزێک 5 دقیقە قسە بکە بۆ خەڵکی کفایەتە بێ لە ڕۆژی جمعەش بێ لەوەی کاتر خەڵکی ڕووی تێکە ئەگەر مامۆسایەکی باشی لێ بێ ژووری خۆی هەبێ خەڵکیەمەووی بۆ حەلکردنی مەشاکلی خۆ ڕۆژانی خۆیان ڕووی تێکن مزگەوت مۆسسەیەکی زۆر فعال و زۆر ئەکتیڤ و زۆر کاریگەرە ئێمە گەر باسی هەوڵ ئەدرێ بۆیە هەوڵ ئەدرێ هەوڵی بێوچان ئەدرێ بۆ تەحجیم و هینکردنی تەسکردنەوەی ڕۆڵی مزگەوت وای لێ بکەن بەداخۆیان ئەوانەیەکی کام کارەکەن یعنی لە ڕاستیە یان دڵسۆزی ملت بن ئەو کارە ناکەن ئێمە گەر لە ڕابردووە ببوورە باسی شانازی تاریخ بکەین و باسی ئەوەی کەین کە لە حەزارەتی ئیسلامیە هاتووەکو خاڵی درەوشاوە وایە ئایا ئەمانە نەخشی مزگەوتەکانیان پێوە دیارە کە زۆر گەشاوە بێت و دیار بێ بڵێن ئەمە کاریگەری مزگەوت و زانایانی ئاینی و مامۆسایان لەسەر ئێستا لە تاریخی ئیسلامیە تەماشا بکە
هەر خەلیفەیەک یا هەر والیەک یا هەر ئەمیرێک ئەگەر مامۆستایەکی ئاینی نزیکی بوو بێت ئینسانێکی باش و عادل و هین دەرچووە هە لە تاریخی عومەری کوڕ عەبدولعەزیز عومەر کوڕی عەبدولعەزیز بڕۆ ژیانی بخوێنەوە سەرکی مامۆستایەکیە بووە هینی سەلاحدین ئەیوبی مظەفەر قوتز کە بەرەنگاری ڕۆمی هینی تەتاری کردەوە لە مەسر لە ئەندەلوس هیشامی کوڕی هیشام بن الحەکەم یا الحەکەم بن هیشام یەکێک لە خەلیفەکانی بەنی ئومەیە کە تاریخی خۆی یەکێک بوو لە خەلیفە زۆر ناجحەکانی عادی بەنی ئومەیە لەبەرەوەی کە هینی بوو مامۆستایەکی ئاینی لە پشتیوە بووە حتا سولەیمانی قانونی یان سولەیمانی قانونی ئەڵێن هیچ ئیشێکی نەکردەوە گەر پرسی بە عولەما نەکردەوە پرسی بە وەفتوای لەسەر وەرنەگرت بێ ئەو هینانەی ئەو خەلیفە و ئەو والی و ئەو ئەمیرانەی کە مامۆستایەکی ئاینی لێوە نزیک بوو بێت و تەوجیهی کرد بێت و نەسیحەتی کرد بێت بەدامی کەسی پەیامدارتر و با بڵێن عادلتر و باشتر بووە بۆ خەڵکی تا ئەوانی تر. بەڵێ دکتۆر حسێن تایبەتمەندیەکانی زانای ئاینی باش کامانن کە تۆ باسی مەلات کرد کە یعنی ئەندازەیەک وێناندنێکە کرد بۆ مەلاکان بۆ باش بۆ خراپیا خود ئەوەی کە پێی ئەوترێ مەلای ڕاستەقینە خود زانای ئاینی ڕاستەقینە بەڵام بە مستەلەحی ئێستا پێیانە ئەوترێ مەلا یعنی کە کامانە تایبەتمەندیە باشە و پۆزەتیڤەکان کامانن کە وایان کردووە مامۆستایە یا زانایەکی ئاینی هەڵکەوتوی باش دروست ببێت و بتوانێت کاریگەری لەسەر قلوبی خەڵک و دەسەڵات و ئەوەی کە لە دەوروبەریا بووە هەبێت. لە ڕاستیە یەکەم شت کە ینی زۆر مامۆستایانی ئاینی جوان و بەقەدر و بەڕێزەکە تەقوا و وەرع و تەقوایە کە یانی بەڕاستی دەتوانین بڵین هەر زانایەکە وەرع و تەقوای بوو بێ جێگەی خۆی کردوێتەوە لە دڵی خەڵکی شاو لە دڵی ئەهلی مزگەوتەکەی و ئەهلی شارەکەی و ئەهلی گەڕەکەکەی و بۆیە یەکەم شت بەڕاستی بەڕای من ئەوەی کە ببینین ئێمە هەر بە خۆشمان ئەگەر سەیری ئەو مامۆستایانە بکەین کە تەقوا و ئیمانیان پێوە دیارە و ئاکاریان ئاکارێکی دینی و وەرعا ئەبینین زۆر کاریگەریان زیاترە بۆیە ئەمە یەکێکە لە یەکەم خاڵە دووهەم بەڕای من دنیانەویستی سیفەتێکی جوانە بۆ مامۆستایانی ئاینی خۆمانای ئەوە نییە مامۆستاژ وەکو هەموو کەسێک بەشەر و مرۆڤە مانای ئەوە نییە یعنی مامۆستا نابێ بژی نابێ وەکو خەڵک بژی نا وەکو خەڵک بژی بەس ئەو هەڵپەیە کە خەڵکانێک لە مامۆستایانی ئاینی لە زانایانی ئیسلام شتێکی ناشرینە واروەها عیلم یەکێک لەو تایبەتمەندیانەی کە زۆر ئەیکاتە مامۆستایەکی دیار و ناودار و چاک زانست و زانیاریەکە خۆی خەریکا پێوەی و بە پێوە دەربکەوێ بەڕاستی واروها ئامۆژگاری نصح و ئامۆژگاریش طبعا کە ئیشی سەرەکی مامۆستایانی ئاینین یعنی ئەگەر خۆی تایە بەرجەستە نەبێ و ئەو شتانەی کە ئەیڵێت و قسانەی کە ئەیکات تایە بەرجەستە نەبێ بەڕاستی ئەوە شتێکی ناشرین و مهینە لەو کەسەیە لەو مامۆستایە بۆیە زۆر جار ئەبینین ئەو مامۆستایانەی کە ئەم سیفەتانەیان تایە هەستەکەین دیارن لە ناو کۆمەڵگایە کاریگەریان هەیە لە ناو کۆمەڵگایە تەسیریان هەیە ینی ئەوەی کە وەکو ڕەخنەیەکەی کە ئەڵێ وەکو پێویستنین ئەم خاڵانەیە کە باست کرد نەم بەستمەوە نییە کە وەکو پێویستنین ینی کەمێک هەیە کەمێک لە زانایان گینا لەخوا بەزیاب زانایان ئێستا ڕۆڵێکی جوان ئەبینن لە ناو کۆمەڵگای خۆشمانە لە ناو کۆمەلگای ئیسلامی کەمێک هەیە ئەو ڕۆڵە ناشرین ئەو ڕۆڵی کە تۆ ئێوە باسیەکەن لەگەڵ دکتۆرە ینی ئەوەی لە مێژووا و ئەو هەوڵانەی کە یاویانەوە کاریگەریەکی باشیانە بۆ لەسەر سوڵتان و دەسەڵاتدارەکان و بەرپرسەکان و سەرۆکەکان بۆ ئێستا ئەو ڕۆڵە نەماوە خۆی لە ڕاستی ئەو ڕۆڵە هەر هەیە بەس ینی شتەکان گۆڕاون ڕۆڵەکە زعیفترە ینی بەڕاستی بە پێی دەسەڵات و کەسەکانیش ئەگۆڕێ ینی شوێن و جێگا و پێگە و ڕێگەکان گۆڕاون ینی لە ڕاستیە ئەبینین حتا لەم عەسرانەشا خەڵکێک ئەبینین لە زانایان کە ئەتوانن قسەی تند ئەکەن لە بەرامبەر نەحەقیەکان لە بەرامبەر زوڵم و زۆریەکان بەڵام بەڕاستی ینی باوا نەزانین کە هەر کەسێک قسەیەکی تند و ڕقی کرد لە بەرامبەر دەسەڵاتە ئیشێکی چاکەکانە حتا ئەمە پیشەی عولەما نییە بە سەراحەت بەڕاستە و خۆ ناوی کەس بێنێ ناوی موسسەیەک بێنێ حیزبێ بێنێ دەسەڵاتە بێنێ ئەم شتانە لە پێگەی مامۆستایانی ئاینی کەمەکاتەوە بەڵام
نەسیحەت و ئامۆژگاری کەم تا زۆر پێویستە بۆ مامۆستایان و ئەتوانن کاریگەری خۆیان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە وتارەکانیان لە جمعەکانیان زۆر جار ئەشی بینین هەیشە و بووشە و بەڵام ئەو پێگەیە وەکو جاران ئەگە بڵێ وەکو هەندێک نمونەی مێژوویی کە هەبێ زعیفترە طبعاً بەڵام هەر هەیە لەخوا بەزیابێ زانایان بە تایبەت زانایانی وڵاتی خۆمان هەستەکەی محایدێکی جوانە بینی پێیانەوە تۆ سەیری هەندێک کەس مەکە و لە مێژوو شاهر بووە بەس هەستەکەی ینی ساق نابنەوە بەسەر لایەکە بەسەر تەرەفێکە کاریگەری خۆشیان ئەنوێنن بە پێیتوان بەڵێ دکتۆر کەریم ئەوەی کە زۆر جارەگەر لە نێوان دوو کەوانە بڵێم گونجاو بێت نەهامەتی کە بەسەر کۆمەڵگایە بەسەر ئومەتا دێت یا ئەو نەعەدالەتی زانە مستەمکارەکان یا سەرۆک و سەرکردەکان دروستیان کرد لە ناو کۆمەڵگاوە کۆمەڵگا گلەی لیانەیە ناڕازین بە بڕوای تۆ ئەوەش بۆ خۆی غیابی ئەو عەقڵیەتەیە کە زانایان دوورن لیانەوە کاریگەری زانایانیان لە سەنیەوە خۆشیان گوێناگرنە زانایان یعنی هیچ هۆکارێکی بۆ ئەمانە گەڕێتەوە ئەوەی کە ئەو دوورلەیەکەی کە دووریەی نێوان خەڵک وە دەسەڵاتی سیاسی هەیە و ناعەدالەتی کۆمەڵایەتیە تا چەند غیابی زانایانی ئاینی لێرا حزوریەیە زانانیانی طبعا وەک مامۆستا ئاماژەی پێدا ڕۆڵی ئەتوان ڕۆڵی کاریگەری زۆر ببینن و هەر کاتێک لەر کۆمەڵگەیەکە بڵاوبوونەوەی زوڵمت بینی بڵاوبوونەوەی زوڵم و ستەم و نەزانی و جەهل و ئەوانت بینی بزانە مامۆستایانی بە ڕۆڵی خۆیان هەڵناسن هەروەکو چۆن ئەگەر نەخۆشیت بینی لە وڵاتێکا بڵاو بێ ئەوە معنە وەزارەتی تەندروستی یا جهاتی معنی بە ئیشی خۆیان هەڵناسن لە هەر وڵاتێکشە لە هەر شوێنێکشە زوڵم و ستەم و ناعەدالەتی و ئەو شتانە بینی ئەوە بزانە بەشێکی لە مەسئولەتێک ئەکەوێتە ئەستۆی زانانی ئاینی کە خەڵکی ناکەن هەندێک جاریش دەسەڵاتداران طبعا خۆی دەسەڵاتدار هەموو دەسەڵاتدارێک وەکو عەبدوڕەحمان کەواکبی ئەڵێت ئەڵێ ما من حكومة عادلة إذا أمنت المحاسبة إلا مالت إلى الاستبداد يعني همو حكومتك تنات أجر عادليش بيت داد برو أجر بزاني محاسبة ناكرية برو استبداد وتاكري أروح طبيعة إنسان وحزكات تاكرو بيا بس قصة تناقصي أو بيا بوي أبي بران بركان خلكاني تر شو محاسبة قال ياخذ زنايا أنا جاءوا الله دوشت لخدمتي هاتي ياك الجهل والجندية النزاني وجندي جبري جندي جبري يعني أو بابلين أو دزقادا بلوسنراني كلا برد سيادي كان أمره كجيش مثلا لولاتانا بداخوة جيش بوتا دزقاك دا بلوسنري خلقي أترس بشويك خلقي دا بلوسن أو وقتا يعني أجر دنيا كنار زايش برز بيتو دنيا كش كب كانوا بتابت أجر بيتو أو جورد الصلاة أنا بابلين هناكي هنيش على دوليشي لا برد بابلين برجيريكي دوليشي لا قلابيا وإعلامك أم إعلام زبلا حني أمره كرولك زور هنا بينن أمانة بهموية وزور جار رولي مامساني أيني تاجر دنيك ليرو درب كويت كبي كانوا إضافة بوبوني ملاي وعاضي السلاطين إما قرت المشكلة إما وعاضي السلاطين أواني كمثلا تو قصيك بو خلقيكي بنايودين وبرنقاري استموش تبيتو نفريك تريد هر بناو آينه وهر بناو آيت وفرمودوا باكاني بوكاتو توتو مدباركة أو وقت يعني يكله نماني هوكاري يكله كاركان نماني كاريجري مامساني آيني أمدو جمسرية يا بابلين أمدو سجور خطاب جوازي كل مامساني آيني يعني ببرواي تو قربون نسر كردا كان يا سروكا كان ويستيان زیاد لە حد بڕۆن یاخۆ سنوورێک بوو بەزێنن مامۆسایانی ئاینی ئەتوان کاریگەریان لەسەر دروست بکەن و ئیسیان پێ بکەن بۆ ئەوەی بتوان لە پێناوی ئیسلاحی گشتیاوە ئیسلاحی کۆمەڵگا ئیسلاحی ئەوانش دەنگ بن و یەک هەڵوێز بن بەڵێ ئەتوانن زۆر باش ئەتوان بەس مشکلەکە لەکوایە دەسەڵاتان دەسەڵاتی سیاسی بە بەردەوامی هەوڵی داوە سێبەرێک بۆ خۆی دروستکە لە پیانی ئاینی بۆی ڕیزەکانیان پەرت بکات ڕیزەکانیان پەرت بکات کۆمەڵێکین بکە بۆی لە بەرژەوندی ئەوە قسە بکەن بۆی با بڵین هەر بە ئاەت و بە فەرموودە و بە هێنی پاساو بۆ کردەوەکانیان بێنەوە بۆیان تەویل بکەن و هین بکەن کاری لەو کاتە کاریگەری ئەو زانانە و ئەو مامۆستا ئاینیانە نامێنێت کە یانەوێ چاکسازی بکەن و یانوێ خەڵکی هۆشیار بکەن و
با بڵێن خەڵکی لە ستەمووی ڕزگار بکەن. بەڵێ دکتۆر حسین واقعی ئێستا لە کوردستانە گوزارێت تا چەند مامۆسایانی ئاینی ئەتوان نەخشیان هەبێ و جێپەنجیان هەبێ لە چاکردنی ئەم بارودۆخە کە ئێستا خەڵک لە نیگەرانیەکی زۆر ئاژێ لە کوردستانە؟ وڵی هەر بۆ تەواوکردنی قسەکانی کاکتۆر کەریمیش ئەوەی کە پێویستە زانایان بیکەن ڕاستکردنەوەی دەسەڵات یەکێکە لە واجبە سەرەکی و ئەرکە گرنگەکانی دەسەڵات و ئەم ڕۆژ و هەموو سەردەمێکیش ینی زانایان زۆر جوان ئەتوانن بەم ئەرکە هەستن لەبەر پێگە کۆمەڵایەتەکەیان کە لە ناو کۆمەلگایە پێگەیەکی بەرزتریان هەیە لە ناو لە ئامەی خەڵک دەسەڵاتدار هەمیشە لەو خەڵکانە ئەترسێ کە پێگە و قووەتێکی ناو کۆمەلگایان هەیە بۆیە ئەتوانن کاریگەری زیاتر دابنێن لەسەر دەسەڵات بۆیە ئەمە ئەرک و واجبی خۆیانە ینی زانایانی کۆنیش زۆر جوان بە مەرکە هەستاون کە زانی بێتیان کەسێک شتێکی زۆر شایعین شتێکی زۆر ناشرین هەیە و ڕەنگە زۆر قرس بکەوێت لەسەر ئیسلام لەسەر مسلمانان خێرا بە ئەرکی خۆیان هەستاون. وەختە عیزی کوڕی عەبدولسەلام ڕەحمەتی خوای لێبێ کاتێکە سوڵتان ئیسماعیل لە میسر پشتگیری لە سەلیبیەکانەکە ئەو لە سەر مینبەر هێرشە کاتە سەری و هجوومە کاتە سەری و خوتبەیەکی ئاگری نەدا لەسەر ئەو سوڵتانە و تووڕە ئەبێلێ و ئیتر دوایی سوڵتان ئەم بکە ئەم خەبەر و شتە ئابیستێتەوە ئەمرێ دەرەکا کە لای بن لەسەر وە بیگرن ئەشیگرن دوایی یەکێکە نێرێ هەر سوڵتان خۆی یەکێکە نێرێڵە ئەگەر پەشیمان بێتەوە لە قسەکانی و جۆرێک لە نەرمی بنوێنێ ئێمە ئەیخینەوە شوێنی خۆی و پلەیشی بەرزترەکەین و بەرپرسی فتواش بووە لەو سەردەمی خۆیە ئەیشەڵێ من ڕازی نابم سوڵتان دەستیشم هەر شایستەی ئەوە نیە ئەم سوڵتانە دەستیشم ماچ کات من هەر ڕازی نابم بەو خشتانە من لە وادیەکم و ئەو لە وادیەکی ترە بۆچوونی من زۆر جیاوازە لە بۆچوونی ئەو لە ئەو مووقیفە سیاسیە لە ڕاستیە زانایان کاتێک کە شتێکی زۆر ناشرین ئەبینن لە دەسەڵاتداران و لە حاکمان زۆر پێویستە یعنی هەڵوێستی جددیان هەبێ ئەو واقعی ئێستای لە کوردستانە هەیە تا چەند مامۆسایانی ئاینی ئەم نمونانەی ئێوەی هێنا واقعی ئێستای ئێمە وەک کۆتایی بەم کێشە و گیر و گرفت و نەهەمەتیانەی خەڵک دێنێت خۆی لە ڕاستیە ئێمە کەم تەرخەمی ئەبینین لە زانایان لە مامۆستایان کەم تەرخەمیەکە لەکوێدایە کەم تەرخەمیەکە لە گوتاری هەینیانایە لە هەڵوێستی یەک هەڵوێستیانایە یعنی هەستەکەی یعنی وەکو کاکتۆر کەریم وتی کردوینیان بە دوو جەمسەر ینی یەک دەنگ نین یەک قسە نین یەک هەڵوێست نین ینی ئەوان ئەتوانن بەهۆی پێگەکەی خۆیان ئیش لەسەر پەردنەکردنی کۆمەڵگا بکەن ئەتوانن کاریگەریان ڕاستکردنەوەی سیاسەتی ئەم حیزبانە ئەگەر یەکدەنگیان نەبێ بە بڕوای تۆ ئەتوان ئەو کێشانەی ئێستا لە کوردستانە هەیە هەر ئیسلاح هەم لە ناو کۆمەلگا هەم لە دەسەڵات و سیستەمی سیاسیە زانایان ئەتوان کاریگەریانە بێ طبعاً ئیش لەسەر کۆمەلگا ئەکەن زانایان کەمتر خۆیان خەریکەکەن بە سیاستەوە بەس ئەتوانن سیاسەکان کۆمەلگا ئیسلاح بوو سیاسەتیش ئیسلاح زای کێشەی گەورەی ئەم کۆمەلگای ئێمە چیان ئێستا ئەم حیزبانە چونچیان کردووە یعنی وایان لێ کردوون ئەفکار و بۆر و بووچوون و تەسەوراتیان جیا کردوونەتەوە ینی خەڵک وای لە هاتووە دوو جەمسەرە دوو یان سێ کۆمەلگا تەوزیع بووە ئەکرێ مامۆستایانی ئاینی هەستن بە ڕۆڵی یەخستنەوەی برایەتی و بەخشکردنی ڕۆڵی برایەتی و کەمکردنەوەی هوەی ئەو خلاف و نیزاعەکە لە ناو کۆمەلگایە هەیە لەسەر شتە سیاسیە کان کە جۆرێک لە ئیستیغلالی پێوە دیار هەستەکەی جۆرێک لە ئیستیغلالی فکر و تەسەورات و بۆچوونی خەڵک ئەگەر دو قسەی خۆش بکەین من ماوەی بەرنامەکەم تەواو بووە دکتۆر ڕاستیا ئێمە من قسەی ئەخیرم ئەوەیە کە هەم دەسەڵات هەم مامۆستایانی ئاینی ئەبێ بەڕاستی ئیش تەواوکەری یەکن ئەبێ دەسەڵات ڕێزێکی تەواو بۆ مامۆستایانی ئاینی دابنێ ڕێز لە پێگەکان بگرێ مامۆستایانی ئاینیش ئەبێ زیاتر حق بە منبەرەکەیان بە پێگە کۆمەڵایەتی و ئیجتیماعیەکەی خۆیان بدەن و ئەو منبەرە گەورەیە ئەو مزگەوتە ئەو موسسە گەورەیە حەقی خۆی پێ بدەن. بەڵێ دکتۆر کەریم تۆ هیچ هەیە لەسەرەوەی کە ئێستا مامۆسایانی ئەتوان چ ڕۆڵێکی باش بێن لە باشکردنی دۆخی و ژیانی کۆمەڵایەتی خەڵکی کوردستانەوە ئەو پەیوەندی دوورەی کە لە نێوان خەڵک و دەسەڵاتە دروستبووان بتوان ئاسایی بکەنەوە و وەزعێکی باش یا دۆخێکی باش بۆ خەڵک لە ئەنجامی کاریگەری ئەوانە دروست بێ لە کوردستان لەو کاتە توان ئەو ڕۆڵە بینن کە بتوان ئەو تەوازونە ئەو هاوسەنگەتی ڕاگرن لە بینی دەسەڵات و لە بینی خەڵکە
يعني نوا بن تابعي خلق بن بتواتي خلق آراستيان بكات كون ذا أوان مفروضان شاوساغي خلق بن أبي أوان آراستي خلقي بكن توجيه خلقي بكن النشوة بن ببنى أداة بدرس الصلاة والصلاة بكاريان بيني بو دسمو كردي خلقي أبي رولي هاو سنجي خوان ببينن لا نصح بو الصلاة بوي يعني دائما بيقسان لقل الصلاة أو بيك تشاق من لقل خلقيا عدالة برباب كان ما في خلقي زوتنا كان عدالة اجتماعي بلا بكنوا قورخكارين كان فساد بلا نكنوا يعني أبي إيشيان أو أبي إيشيان لقل خلقيا إضافة بوي كيارمتيان كفيري دين وتعاليم دين وأخلاق وشتاني أنا كان خلقيش بار بين لسر انضباط ولسر احساس يعني ما بڕایتو ئەگەر بیانەوێ یا ئیشی لەسەر بکەن ئەو کاریگەریە دروستەکەن ئێستا لە کوردستانە يعني ئەو ڕۆڵی مامۆسانی ئاینی هەر هەمێنێت مامۆسانی ئاینی ئەو کەسانە بن کە کەسانی پەیامدار بن کەسانی شیاو بن کەسانی ئەهل بن بەڵێ بێ ئەو ڕۆڵە ببینن. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر کەریم ئەحمەد توێژەر لە فکری ئیسلامی، سپاس بۆ دکتۆر حسێن محەممەد توێژەر لە شریعەتی ئیسلامی، سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو. وەڵا بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم، خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایە.